بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕە 160 ڕاهێنانی ئاراستەکراو هەر یەک لەم لاسەنگانە شیکار بکە و کۆمەڵە شیکارەکە لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە. پرسیاری ژمارە 1 لاسەنگەیەک هەیە و لە 3 ڕادە پێک هاتیە و ڕادەکانیش کەرتن یەکسەر ئەمن دەبی تەمەشای ژێرەکان بکەم. لێرە 15 لێرە 5 لێرەش 5. تەمەشای گەورەترین ژمارەی دەکەم کە 15ە. ئەگەر زانیم ئەو 15ە دابەش دەکرێت بەسەر ژێرەکانی دی بە بێمانەوە، ئەوە ژێرەی هاوبەش 15ە. مانای چیە ژێرەی هاوبەش؟ ئەمن دەبی یەک ئەو کەرتانە لێک دەم لە 15ی هەتاوەکو ئەو ژێرانە نەمینێ هەمویان ببن بە 1. کاتە یەکەم هەنگاو ئەوەیە یەک لەو کەرتانە لێک دەم لەگەڵ ژمارە 15. کە یەکەم ڕادەی لێک دەدەم لەگەڵ 15ی 15 دابەش 15 دەبیتە 1. لێرە هیچ نامینێ، 1 دەمینێ بێگومان، تەنیا پیتی س دەنووسرێتەوە. کۆ لێرە 15 دابەش 5 دەکا 3. لێرە زۆر گرنگە ئەمن نەچم 15کەی لێک دەم لەگەڵ 2. هەرچەندە هەڵە نییە، بەڵام ئیشەکەم زەحمەت دەکا. باشتر وایە یەکەم شت دابەشەکەی بکەم دوایە لێکدانەکە. کاتە 15 دابەش 5 یەکسانە بە 3 سەیەکەی لێرە دەنووسم، ئەو جا سەیەکەی دەینم لێچیرم لەگەڵ 2کە دەبیتە 6. ئەوە ئیشەکە ئاسانتر بوو. ئێستەمایە ئەو کۆسەی ببە مەلایەکەی دی کەم 3 لە هەردوو لای، پیتی س بچووکترە لە 3. دانان لەسەر هێڵی ژمارەکانیش زۆر ئاسانە. دەچمە لای ژمارە 3 و لەوێ خاڵک یان بازنەکی بچووک دروست دەکەم ئەوها، چونکە لاسەنگەکە گچکەترە لە 3 دەچیتە دەستی چەپ. تیرەکە بەو جۆرەیە. پرسیاری ژمارە 2 دیسان تەمەشای ژێرەی کەرتەکان دەکەم. 15 5 2. گەورەترینیان 15ە. 15 دابەش دەکرێت بەسەر 5، بەڵام دابەش ناکرێت بەسەر 2. کەوابوو دەبی ئەمن 15ی لێک دەم لەگەڵ 2 کە دەکا 30. ئەوجا یەک کەرتەکان لێک دەم لەگەڵ 30، چونکە 30 بچووکترین ڕێژەی هاو بەشە. کەوابوو پیتی ب لێکی دەم لەگەڵ 30، 3 لێکی دەم لەگەڵ 30 و 1 لێکدان لەگەڵ 30. لێرە 30 دابەش 15 یەکسانە بە 2. دەنووسرێت 2 پیتی ب کەم. لێرە 30 دابەش 5 یەکسانە بە 6. ئەوجا 6 جار 3 یەکسانە بە 18. گەورەترە یان یەکسانە بە کەم. لێرە 30 دابەش 2 یەکسانە بە 15. هەنگاوی سێم چییە؟ ئەو کەم 18ی لێرە لابم. کۆ 18ی دادەنێم لێرە و لێرە لە هەردوو لا. لە لای ڕاست تەنیا 2 پیتی ب گەورەترە یان یەکسانە بە کەم 15. کۆ 18 دەکا کۆ 3. پێویست ناکە بنووسم کۆ. ئەوجا ئێستا هەردوو لای دابەشی 2 دەکەم. پیتی ب گەورەترە لە یان یەکسانە بە 3 بەسەر 2 کە یەکسانە بە 1.5. ئەگەر ئەو هاشی بهێڵمەوە باوەڕ ناکەم هەڵەبی. لەسەر هێڵی ژمارەکانش خوێندکار دەتوانی دروستیکە.
گەورەترە لە یان یەکسانە بە خاڵەکە خاڵەکی پڕ دەبی و تیرەکەش دەچیتە لای دەستی ڕاست. 3 لەسەر 2 واتە 1.5. پرسیاری 3 دیسان تەمەشای ژێرەکان دەکەم. لێرە ژێرەکە 3ە، لێرە ژێرەکە 1ە، لێرە 3ە، کاتە ژێرەی هاوبەش 3ە بچووکترینیان. هەر یەک لەو کەرتانە یان لەو ڕادانە لێک دەدەم لەگەڵ 3. لێرە 3، لێرە 2 جار 3، لێرەش 5 جار 3. 3 دابەش 3 دەکا 1 تەنیا پیتی 3 ماوە کەم 2 جار 3 6 بچووکترە لە یان یەکسانە بە کەم 3 دابەش 3 1 5. ئەو کەم شەشەی لێرە لا دەبەم کەوا بوو کۆشەشی لە هەردوو لایدا دەنێم. پیتی 3 بچووکترە لە 1. تەواو. پرسیاری ژمارە 4 تەمەشای ژێرەکان دەکەم. 8 و 2 4ە. 8 گەورەترینیانە لە هەمان کات دابەش دەبی بەسەر 2 و بەسەر 4 کەوا بوو یەک لەو ڕادانە لێک دەدەم لەگەڵ 8. 8 لێرە، 1 جار 8 لێرە، 3 جاران 8ش لێرە. ئەو 8ە لەگەڵ ئەو 8ەی دەبیتە 1 پیتی 100 و ئەو 8 دابەش 2 دەبیتە 4. ئەو 8 دابەش 4 دەبی بە 2، 2ش جاران 3 یەکسانە بە 6. لە هەردوو لای 4 کەم دەکەمەوە. پیتی 100 گەورەترە لە 2. لێرە ڕاستە ئەمن نێگەتیڤ 4م دانایە، بەڵام هیچ لە لاسەنگەکەی ناگۆڕدرێ، واتە ئەو هێمایی ناگۆڕم تەنیا لە کاتی لێکدان و دابەش، نەک لە کاتی زیادکردن و کەمکردن. پرسیاری 5 تەمەشای ژێرەکان دەکەم. 2 6 3 6 گەورەترینیانە و لە هەمان کات دابەش دەبی بەسەر 2 و 3 کەوا بوو 6ی لێک دەدەم لەگەڵ 1 بە 1 ئەو سەرانە. 6 دابەش 2 3 لێرە کۆ 6 دابەش 6 1 تەنیا پیتی دمایەوە بچووکترە لە 6 دابەش 3 2. ئەو 3 لێرە لا دەبەم کۆیە کەمی لۆ دادەنێم. پیتی بچووکترە لە کۆ 2 کەم 3 دەکاتە کەم 1. پرسیاری 6 تەمەشای ژێرەکان دەکەم. یەکە چاندووە ئەوی دی 9ە و 9 گەورەترینیانە، بەڵام دابەش نابی بەسەر 2 لەبەر هەندێ ئەمن دەبی 2 جارانی 9 بکەم کە دەکا 18 و 1 ئەوانە جارانی 18 بکەم. 18 دابەش 2 9 گەورەترە لە یان یەکسانە بە 18 دابەش 9 لێرە یەکسانە بە 2 2 جار 6 12 پیتی م. ئەو جە ئێستا هەردوو لای دابەشی 12 بکەم. 9 دابەش 12 کورتکردنەوە هەیە لێرە، واتە دابەشی 3 بکەم لە هەردوو لای لە سەرێ و لە ژێرەش. 9 دابەش 3 3 12 دابەش 3 4 گەورەترە لە لێرەش پیتی م. ئەوە تەواو. پرسیاری 7 لێرە ڕەنگە چەند ڕێگایەک هەبی بەوەی پێک دێ کامە هەنگاو پێش کامە هەنگاوە. بەڕای من لێرە چونکە کەوانە هەیە باشتر وایە ئەمن هەردوو لای ئەو لاسەنگەی یەکسەر دابەش 5 بکەم، ئیشەکەم زۆر زۆر ئاسانتر دەکا بۆ ئەوەی پێویست نەکا کەوانەکەی بکەمەوە، چونکە 5 دابەش 5 دەکا 1 وەکو ئەوەی وایە هەر کەوانەکەی لا بەم و تەواو کە دەبیتە 2 پیتی 100 کەم 7 گەورەترە یان یەکسانە بە 10 دابەش 5 دەکا 2. ئەوجا ئەو کەم 7ەی لابم لە هەردوو لای کۆ 7
دوو پیتی ساد گەورەترە یان یەکسانە بە 9 پاشان دابەشی دووی هەردوو لە پیتی ساد گەورەترە یان یەکسانە بە 4.5 9 دابەش 2 دەکاتە 4 و پاریزە 5. پرسیاری 8 لێرە ناتوانم دابەشی کەم دووی بکەم چونکە ئیشەکە قورستر دەبی باشتر وایە کەوانەکەی بکەمەوە. لە کاتی کردنەوەی کەوانە ئەو کەم دووە لێک درایە لەگەڵ ئێرە و لەگەڵ ئێرەش دەبی ئاگام لە هێمایەکان بی. کەم دوو جاران 3 پیتی س یەکسانە بە کەم 6 پیتی س. کەم دوو جاران کەم یەک دەکاتە کۆ 2 بچووکترە لە یان یەکسانە بە 4 پیتی س کۆ 1. لێرە پیتی س لە هەردوو لای هەیە پێویستە لە لایەکی بی بەمە لایەکی تەنیا لە یەک لای هەبی. هەمیشە ئەوەی کە گچکێ دەگوازمەوە لایەکەی دیکە. لێرە کەم 6 س گچکەترە لە 4 پیتی س کەواتە لای دەبەمە لایەکەی دیکە کۆ 6 س لە هەردوو لای زیاد دەکەم. لێرە ڕۆیشت بۆ 0 تەنیا 2 مایەوە بچووکترە لە 4 پیتی س کۆ 6 پیتی س یەکسانە بە 10 دانە پیتی س کۆ 1. ئەوجا ئەو کۆیەکەش لێرە نەبی باشە بی بە مەلایەکەی دیکە کەواتە کەم یەکی زیاد کەم لە هەردوو لای. 2 کەم 1 دەکا 1 بچووکترە یان یەکسانە بە 10 پیتی س. پاشان هەردوو لای دابەشی دەی بکەم. 1 دابەشدا دەتوانم ئەو هابی هەڵمەوە دەتوانم بنووسم 0 پاریزە 1 بچووکتە یان یەکسانە بە پیتی س. پرسیاری ژمارە 9 لێرەش ناچارم کەوانەکەی بکەمەوە. کەوانەکەی دەکەمەوە 3 ئەو پیتە کۆ 6 گەورەترە لە 1 کۆ هەمان پیت. پیتەکە لە هەردوو لای هەیە کامەی گچکەیە ئێرە گچکەترە دەی بەمە لایەکەی دی دەبیتە کەم. 3 پیتی ساد کەم 1 دانە پیتی ساد کۆ 6 گەورەترە لە 1. 3 دانە کەم 1 دانە دەکات 2 دانە کۆ 6 گەورەترە لە 1. ئەو 6 باش نییە لێرە بی دەی بەمە لایەکەی دیکە 2 گەورەترە لە 1 کەم 6. 2 دانە گەورەترە لە کەم 5 هەردوو لای دابەشی دووی دەکەم ئەو پیتە گەورەترە لە کەم 5 دابەش 2 دەکاتە کەم 2.5. پرسیاری 10 لێرەش زۆر ئاسانترە ئەگەرە من هەردوو لام دابەشی کەم 4 کرد. بەڵام ئەگەر یەکێک کەوانەکەی کردەوە ئەویش هەر هەڵە نییە. بەڵام ئاسانترین ڕێ لێرە هەردوو لای دابەشی کەم 4 بکەم. لێرە دەبیتە 1 تەنیا کەوانەکە دەمینێتەوە و دەینووسم 3 ن کۆ 5 بچووکترە چونکە دابەشی کەم 4 کرد دەبیتە گەورەترە لە کەم 2. ئەوجا ئەو کۆ 5 لێرە نابی هەبی 3 پیتی ن گەورەترە لە کەم 7 و هەردوو لای دابەشی 3 دەکەم پیتی ن گەورەترە لە کەم 7 دابەش 3. ئەگەر نەمەوێ ئەو هاوەکو کەرت بی هێڵمەوە بیکەمە ژمارەی کەرددار
دەتوانم بنووسم نێگەتیڤ 2 جار 3 6 یەک دەمینێتەوە 1/3. ئەوهاش دەتوانم بینووسم. پرسیاری 11 لێرە باشترە کەوانەکەی بکەمەوە. 6 جاران 2 پیتی س یەکسانە بە 12 پیتی س کۆ 6 جاران 5 30 بچووکترە لە یان یەکسانە بە 10. ئەو سیەی لابەم لەوێ بچیتە لایەکەی دیکە یەکسەر لای دەبەم، پێویست ناکە بنووسم کەم سی لە هەردوو لای، یەکسەر لای دەبەم دەکاتە کەم سی لەو لایە. 12 پیتی س بچووکترە لە یان یەکسانە بە 10 کەم سی یەکسانە بە کەم 20. هەردوو لای دابەشی 12 دەکەم پیتی س بچووکترە لە یان یەکسانە بە دابەش 12. کورتکردنەوە هەیە لێرە بەسەر 2 دەبیتە کەم 10 دابەش 6 دیسان بەسەر کەم 5 دابەش 3 یەکسەر بەسەر 4 دەمتوانی و 5 دابەش 3 یان وها دەیهێڵیۆ یان دەیکەیە ژمارە چی کرددار. پرسیاری 12 کەوانەکەی دەکەمەوە کەم 16 پیتی ساد و کەم 8 بچووکترە لە کەم 20 پیتی ساد. ئەو کەم 20 پیتی سادەی دەینمە لایەکەی دیکە دەبیتە پۆزیتیڤ و کەم 8ەکەش لە هەمان کات دەبەمە لایەکەی دی لای دەستی چەپ هەروە بە خێرایی کەم 16 پیتی ساد کۆ 20 بچووکترە لە 8. 8ەکە چۆ لای دی بووە پۆزیتیڤ و سادەکەش هاتە ئەو لایە 20ەکە ئەویش بووە کۆ. ئێستا کەم 16 کۆ 20 یەکسانە بە 4 پیتی ساد بچووکترە لە 8 دابەشی چاری دەکەین هەردوو لای بچووکترە لە 2. پرسیاری 13 یانای شەترەنجی قوتابخانەیەک کتێب دەفرۆشێ بۆ کۆکردنەوەی 425,000 دینار بۆ گەشتێک. یانەکە ئێستا 175,000 دیناری هەیە و هەر کتێبێکیش بە 12,000 دینار دەفرۆشێ. ئایا کەمترین ژمارە لە کتێب چەندە کە پێویستە یانەکە بیفرۆشێ بۆ ئەوەی ئامانجەکەی بێهێنێتە دی؟ پێویستیان بە 425,000 دینارە و لە ئێستاوە 175,000 دینار هەیە. بە ئەوی بنووسم 175ەکە کە هەیە 175,000 هەیە، پاشان کتێبیش دەفرۆشن هەر کتێبەی بە 12,000 کەواتە 12 جاران یەک کتێب بە 12,000 دەبی زۆرتر بی یان ئەوەندەی 425,000 بی. ئەوها لاسەنگەکە دروست بوو 175 دەبە مەلایەکەی دی 12 لێرە بمینێتەوە 425 کەم 175 12 گەورەترە لە یان یەکسانە بە 5 کەم 5 0 و 12 کەم 7 5 لێرە ماوە 3 کەم 1 2 هەردوو لای دابەشی 12 دەکەم 250 دابەش 12 پیتی دەکاتە چەند گەورەتر بی دەکاتە 20 فاریزە 83 کەوابوو چونکە ژمارەی کتێب دەبی ژمارە چی تەواو بی دەبی ئەو ژمارەی گەورەتر کەم لە 20 ژمارەی کتێب یان دەبی چەند بی
دەبی 21 دانەبی 21 دانا کتێب نابی ئەوها بەجێی بێڵم ئەوە وەڵامەکی تەواو نەبوو. ڕاهێنانی ئازاد هەر یەک لەم لاسەنگانەشی کار بکە. پرسیاری چاردا دیسان تەمەشای ژێرەکان دەکەم 15 بە 5 بە 3 15 دابەشی هەردووچیان دەبی 5 و 3 کەوابوو یەک ئەو کەرتانە لێک دەدەم لەگەڵ 15 15 لێرە 15 لێرە 15ش لێرە ئەو 15 لەگەڵ ئەو 15 بووە یەک تەنیا پیتی بمایەوە کۆ ئەو 15 دابەشی 5 یەکسانە بە 3 3 جار 4 12 بچووکترە لە 15 دابەش 3 یەکسانە بە 5 ئەو 12 باشنێ لێرەبی دەی بەمە لایەکەی دی پیتی بچووکترە لە 5 کەم 12 پیتی بچووکترە لە کەم 7 هەر ئەوەندەشە. پرسیاری 15 تەمەشای ژێرەکان دەکەم 9 3 9 دابەشی 3 دەبی کەواتە 9 باشە بچووکترین ژێرەی هاو بەشە لێکی دەم لەگەڵ 9 هەر یەکە لەوانە 9 2 جار 9 و 1 جار 9 9 لەگەڵ 9 1 تەنیا پیتی کۆ 9 دابەش 3 3 3 جار 2 6 گەورەترە یان یەکسانە بە 9 دابەش 3 3 ئەو شەشەش باش نییە لێرەبی دەی بەمە لایەکەی دی پیتی بە تەنێ دەمینێتەوە گەورەترە لە یان یەکسانە بە 3 کەم 6 و پیتی گەورەترە یان یەکسانە بە کەم 3. پرسیاری 16 ژێرەکان 3 12 4 12 گەورەترینیانە و دابەشیش دەبی بەسەر 3 و بەسەر 4 کەواتە 12 ژمارەکی باشە لێکی دەم لەگەڵ 12 جاران 12 جاران 12 جاران 12 ئەو 12 دابەش 3 یەکسانە بە 4 کەواتە کەم 4 ئەو 12 لەگەڵ 12 دەڕوات تەنیا پیتی نەمایەوە گەورەترە لە 12 دابەش 4 3 کەم 3 ئەو کەم 4ەی لێرە لا دەبم دەی بەمە لایەکەی چەپ تەنیا پیتی نەمایەوە گەورەترە لە کەم 3 کۆ 4 دەکاتە 1 پیتی گەورەترە لە 1. پرسیاری 17 لێرە 3 هەیە لە ژێرەکەی لێرە 18 لێرە 6 18 لە هەمویان گەورەترە بەڵام دابەشی 3 و 6 دەبی کاتە زۆر ژمارەی باشە هەموو کەرتەکان یەکێکە لێک دەدەم لەگەڵ 18 2 جار 18 1 جار 18 و 5 جار 18 لێرە 18 دابەش 3 یەکسانە بە 6 6 جاران کەم 2 دەبیتە کەم 12 بچووکترە لە 18 دابەش 18 1 تەنیا پیتەکەم مایەوە کەم 18 دابەش 6 3 و 3 جار 5 15 ئەو 15 باشنە لێرەبی ئەو کەم 15 دەی بەمە لای دەستی ڕاست دەبیتە کۆ 15 کەم 12 بچووکترە لە پیتی 15 12 لێ بڕوە یەکسانە بە 3 کەواتە 3 بچووکترە لە پیتی یان گەورەترە لە ژمارە 3. پرسیاری 18 7 چاردە 7 چاردە بەسەر 7 دابەش دەکرێ کەواتە زۆر زۆر باشە لێکی دەم لەگەڵ چاردە چاردەی ئێرە دابەش 7 دەکات 2 2 جار 4 8
چاردەی ئێرە لەگەڵ چاردەی خوارێ دەبیتە یەک تەنیا پیتی ن گەورەترە یان یەکسانە بە کەم ئەو چاردەیە دابەش هەفت یەکسانە بە 2 6 ئەو هەشتەی ئێرە دەبەمە لایەکەی دی پیتی ن گەورەترە یان یەکسانە بە کەم 6 و کەم 8 کەم 6 و کەم 8ش دەکا کەم 14 واتە پیتی ن گەورەترە یان یەکسانە بە نێگەتیڤ 14. پرسیاری 19 3 82 کەرتەکان لێک دەدەم لەگەڵ هەژدەی جاران هەژدا لێرە هەژدە دابەش 3 یەکسانە بە 6 کۆ هەژدا دابەش هەژدە یەکسانە بە 1 تەنیا پیتی س هەژدا دابەش 2 یەکسانە بە 9 ئەوجا ئەو کۆ شەشەی لێرە لا دەبەم دەچیتە لایەکەی دی دەبیتە نێگەتیڤ 6 پیتی س بچووکترە لە 9 کەم 6 پیتی س بچووکترە لە 3 هەر یەک لەم لاسەنگانە شیکار بکە و کۆمەڵە شیکارەکەش لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە ئەمن لەسەر هێڵی ژمارەکان لۆ من ئاسان نییە بۆ پرۆگرامەی دروستی کەم لەبەر هەندێدەی هێڵمەوە لۆ خوێندکاران پرسیاری 20 وابزانم لێرە پرسیاری وەکو پرسیاری 7 هەروەکو یەکە وابزانم پێویست ناکە چاچی کەین دەینە لای پرسیاری 21 لێرە یەک ژێرەمان هەیە ئەویش سێیە کەواتە یەکسەر هەر یەک لەو ڕادانە لێک دەدەین لەگەڵ سێ تا ئەو ژێرەیە نەمینێ لێرە 3 جار 3 س و 1 جار 3 و لێرەش جاران 3 3 جار 3 س یەکسان دەبی بە 9 دانە پیتی س کۆ 1 جاران 3 3 بچووکترە لە ئەو سێ لەگە ئەو سێی دەڕوا دەبیتە یەک تەنیا ژمارە 8 مایەوە ئەو سێی ئێرەش دەبەمە لایەکەی دی دەبیتە 9 پیتی س بچووکترە لە 8 کەم 3 8 کەم 3ش یەکسانە بە 5 ئەوجا هەردوو لای دابەشی 9 دەکەین پیتی س بچووکترە لە 5 بەسەر 9 ئەو های لێ هات پرسیاری 22 لای ڕاست هەروەکو خۆی دەنووسمەوە جارێ لایەکەی دی کەوانەکەی دەکەمەوە کۆ 5 بچووکترە لە 2 پیتی ساد کەم 2 ئەو 2 پیتی سادەی لە لای چەپ دەینمە لای ڕاست دەبیتە نێگەتیڤ 3 پیتی ساد کەم 2 پیتی ساد لە هەمان کاتیش پێنجەکەش دەبەمە لایەکەی دیکە لای چەپ دەبیتە نێگەتیڤ کەواتە کەم 2 هەر بەخۆی لەوێ بوو کەم 5 3 ساد و 2 سادی لێ بڕوە 1 دانە دەمینێتەوە کەم 2 و کەم 5 دەبیتە کەم 7 پرسیاری 23 لێرە زۆر ئاسانترە ئەمن یەکسەر دابەشی کەم 2 بکەم هەردوو لە دابەشی کەم 2 دابەشی کەم 2 تەنیا ئێرە مایەوە 3 پیتی م کەم 5 بەڵام یەکسەر دەبی هێمایەکەی بگۆڕم لە بچووکترە لە بیکەمە گەورەترە لە یان یەکسانە بە کەم 8 دابەش کەم 2 4 ئەوجا ئەو کەم 5ەی ببەمە لایەکەی دی 3 م گەورەترە یان یەکسانە بە 4 کۆ 5 و 3 پیتی م گەورەترە یان یەکسانە بە 9 هەردوو لای دابەشی 3 دەکەم پیتی م گەورەترە لە 3 یان یەکسانە بە 24 چونکە کەرتەکێ ژێرەکەی سەیە یەک لەوانە دەبی لێک دەم لەگەڵ سێی 4 جار 3 و پیتی س جاران 3
ئەو سێ لەگەڵ ئەو سێی دەڕوات تەنیا 2 پیتی س بچووکترە لە 4 12 کۆ 3 پیتی س. ئەو 2 پیتی س ببە مەلایەکەی دیکە چونکە هەمیشە گچکەکەی دەبەینە لای گەورەکەی. ئەو 12ش لە هەمان کات بینمە ئەو لایە. 12کە دەبیتە نێگەتیڤ 12 بچووکترە لە یان یەکسانە بە 3 پیتی س کەم 2 دانە پیتی س. کەم 12 بچووکترە لە پیتی س. پرسیاری 25 لێرە هەردەبی کەوانەکان بکرێنەوە. 2 س کۆ 2 جاران 7 14 بچووکترە لە 5 جاران 3 15 س کۆ 5. ئەو 2 سەی ببەمە لای چەپ ئەو 5ش ببەمە لای ڕاست. لە هەمان کات هێمایەکەشیان بگۆڕم. 14 کەم 5 بچووکترە لە 15 س کەم 2 س. 14 5 لێ بڕوا یەکسانە بە 9. 15 پیتی س کەم 2 پیتی س یەکسانە بە 13 پیتی س. هەردوو لای دابەشی 13 دەکەم. 9 دابەش 13 بچووکترە لە س. هەر ئەوەندەیە. کورتکردنەوە نییە. پرسیاری 26 ئەندامانی لیژنەی قوتابخانە پلان دادەنێن بۆ گێڕانی ئاهەنگێک بۆ قوتابیانی پۆلی 8. بە دیار کەوت کە تێچووی ئاهەنگەکە 350,000 دینارە. ئێستا لیژنەکە 75,000 دیناری هەیە و ئەندامانی لیژنەکە دەیانەوێت بلیتی ئاهەنگەکە بفرۆشن بە 5,000 دینار بۆ هەر یەک بلیت. ئایا کەمترین ژمارە لە بلیت چەندە کە پێویستە بیفرۆشن بۆ هێنانەدی ئامانجەکەیان؟ هەموو پارەکە 350,000. لە ئێستاوە 75,000 هەیە. دەنووسم کۆی دەکەمەوە لەگەڵ چەند بلیتی بفرۆشن نازانین بەڵام هەر بلیتەی بە 5,000 کەواتە ئەگەر بلیت پیتی بە ئیلۆ دانێم دەبی یەکسان بی یان گەورەتر بی لە 350,000 دینار. زۆر ئاسانە 75ەکەی ببەمە لای دەستی چەپ 5 ب گەورەترە یان یەکسانە بە 350 کەم 75. ئەوجە 5 دانە ب گەورەترە یان یەکسانە بە 10 کەم 5 لێرە مایەوە 4 14 کەم 7 لێرەش مایەوە 2. هەردوو لای دابەشی 5 بکەم. 275 دابەش 5 27 دابەش 5 5 25 دوو دەمینێتەوە 25 دابەش 5 ئەویش 5 کەواتە دەبی 55 دانا بلیەتی بفرۆشن کەمترین شت. ئەگەر زیاتریشیان فرۆشت ئەوە باشتریشە. ڕاهێنان و جێبەجێکردن. پرسیاری 27 هەموو ئەو ژمارە سروشتیانە ببینەوە کە ئەم لاسەنگە ساغ دەکەنەوە. ئایا 17 دابەش 3 دەکاتە چەند؟ ئەو پیتە بچووکترە لە 17 دابەش 3 دەکا 5 5 3 15 دوو دەمینێتەوە 20 دابەش 3 یەکسانە بە 6 3 6 18 و 6 هەتا دوایی. ئەوجە هەموو ئەو ژمارە سروشتیانە بڵێ کە ئەم لاسەنگە واتە ئەو پیتە گچکەترە لە
5 فاریزە 6 هەتا دوای. ژمارە سروشتیەکانی گچکەترن لە 5 و 6 چنە؟ بۆ وێنە ڕەنگە ئەو پیتە بکاتە 5 یان 4 یان 3 یان 2 یان 1. ئەو ژمارە سروشتیانە. پرسیاری 28 هەموو ئەو ژمارە سروشتیانە بدۆزەوە کە ئەم لاسەنگە ساغ دەکەنەوە. کەم 2 ئەو پیتە گەورەترە لە نێگەتیڤ 12. هەردوو لای دابەش دەکەم بەسەر نێگەتیڤ 2. ئەو پیتە هێمایەکەی دەبی بگۆڕم چونکە دابەشم کردیا بەسەر ژمارەکی نێگەتیڤ. کەوابوو یەکسانە کەمترە لە 6. ئەو ژمارە سروشتیانەی کە گچکەترن لە 6 دیسان 5 و 4 و 3 و 2 و 1. ئەوە وەڵامەکەیە. پرسیاری 29 سۆران 35,000 دیناری تەرخان کرد بۆ کڕێنی پێداویستیە قوتابخانەی یەکان. جانتایەکی بە 18,000 دینار کڕی و دەیەوێت بەو پارەی لای مایتەوە پێنووس بکڕێت. هەر یەکێک بە 300 دینارە. ئایا گەورەترین ژمارەی پێنووس چەندە کە سۆران دەتوانێت بیکڕێت؟ 35,000 دیناری تەرخان کرد بۆ کڕینی پێداویستیەکان و دەیەوێت پێنووسیش بکڕیتن. یەک دانە بە 300 دینارە. 300 لێک دەدەم لەگەڵ پ بۆ پێنووس. دەبی لێرە بچووکترە لە یان یەکسانە بە نابی زیاتر بکڕی لە ئەو پارەی کە هەیتی. چەندی هەبوو؟ 35,000 بوو، بەڵام دەبی ئەمن 18,000 لێکەم کەمەوە چونکە نەیمایە و 18,000. ئەوجە 300 پیتی پ بچووکترە یان یەکسانە بە ئێستا 35 18 لێ بڕوە، 15 8 لێ بڕوە 7 و 2 1 لێ بڕوە 1,000 لێرە. ئەوجە هەردوو لای دابەشکەم بەسەر 300. پیتی پ بچووکترە لە یان یەکسانە بە 56 بێگومان کەرتە 56 و 6 هەتا دوایی. بەڵام ناتوانی 56 فاریزە 6 دەتوانی تەنیا 56 دانە پێنووس بکڕی. 56 گەلێک زۆرە. ئەوەندەی لۆ چییە؟ لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 116 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.